لە بارگای حزبی شووی کوردستان کۆبووینەوە لە کۆبوونەوەکەدا جەخت لەم خاڵانەی خوارەوە کراوە. کۆبوونەوە لەسەر ڕەوشی ئەمنی پارێزگای کەرکووک ڕاوەستا و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات بە تایبەتی سەرۆک وەزیران باری ئەمنی کەرکووک لە بەرچاو بگرێت و باری سەربازی هەڵگیرێت لەسەر کەرکووک. دوو مەسلەی خزمەتگوزاری و کۆبوونەوەی جارێکی تر جەخت لە باشترین خزمەتگوزاری پێشکەش بکرێت بۆ جیاوازی نەکرێت لە نێوان گەڕەکەکانی شاری کەرکووکدا. لەسەر مەسلەی کارەبا و خاشاک و کۆبوونەوە بەرپرسیارەتی ئەخاتە ئەستۆی ئیدارەی شار و دەبێت چارەسەری بەپەلەی بۆ دابنرێت کە ناوبەناو هێزی عەسکەری ڕەوانە دەکرێتە سەر زەوی جوتیارەکان پیا پارێزگاری لە هاوردە عەرەبەکان دەکەن، بۆیە جێش هیچ مافێکی نییە بچێتە سەر زەوی وزاری هاوڵاتیان لێرانە و زیاتر ئەرچی پاراستنی ئەمنی شارەکەیە. وڵە دیارە کۆبوونەوەی ئەمڕۆی حزبە کوردستانەکان لە بارگای حزبی شووعی ئەو تەوەرانی کە باس کرا لە کۆبوونەوەکەیە سێ تەوەربوون تەوەری بابەتی ئەمنی، بابەتی ئیداری، بابەتی ئەو بابەتەی سیاسی کە ئەمڕۆ لە کەرکووکا گوزەرێ، بابەتی ئەمنی دیارە هەڵوێستەی لەسەرکراوە، قسەی لەسەرکراوە بە جدی هەڵوێستەی لەسەرکراوە بڕیار درا کە لە زنێ تەشکیل بکرێت بەیانی لە بارگایەکی تر لەم حیزبە کوردستانانە کۆبوونەوە ئەکەن و دوایی یاداشتێکە نووسن بۆ سەرۆکۆمار و بۆ ڕئیس وەزەرا و بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆی حەلێکی بۆ وەزعی ئێستای شاری کەرکووک دابنن.